یاریەکانی خولیبژاردەی بالێ عێراق لە هەولێر بەردەوامی هەیە و ڕکابەریەکی بەهێز لە نێوان یانەکان دەبیندرێت لەسەر گرتنی پلەکانی پێشەوە لە گەڕی نوێم و لە یەکەم یاری لە کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکان هەولێر میوانداری سەناعی کرد. لە یاریەکە سەناعا با سێ گێمی بێوەڵام کوڕانی خاوەن خاکیان تووشی شکست کرد. لە یاری دووەمیش غازی جنوب بە هەمان ئەنجام لە شۆڕتەی بردەوە. سوپاس بۆ خوام سەرکەوتنە لە خۆڕا نەهات بەڵکو بە هەوڵ و تێکۆشانی یارزانان و ستافی ڕاهێنەران و دەستەی کارجێڕی بوو. دوای دوو شکست توانیمان لە یانەی هەولێر ببینەوە. یانیەکی بەتوانە لە بەردەم هاندەران و لەسەر خاچی خۆی بوو. یاریەکی جوان بوو. 3-0 لە بەرژەوەندی یانەی سەناعە بە کۆتا هات. سوپاس بۆ خوا. لە هۆڵ یانەی ئەکاد دوو یاری بەهێز ئەنجام درا. پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی حەبانیە بوویەوە. سەرەتا پێشمەرگە لە گێم یەکەم 25-22 پێشکەوت، بەڵام حەبانی ئەنجامەکە یەکسان کردەوە. دوای ئەوەی گێمی دووەمی بردەوە بە ئەنجامی 25-23. گێمی سێم و چوارەم بە سوودی کوڕانی پێشمەرگە بە ئەنجامی 25-7 و 25-7 بە کۆتا هاتوو. پێشمەرگەی سلێمانی 3-1 براوە بوو. گرنگەوەی ئەمە بتوانین سێخاڵ یاریەکە بەدەستبێنین تا ئێستاش کە لە ڕیزبەندی یەکەمین بە یاری ئەم سێخاڵی ئەمڕۆ یاریەکانی تر بتوانین باشتر یاری بکەین چکە یاری دوێنێ لە ئاستی یانەی پێشمەرگیان نەبوو هەرچەنە یانەی جێیش ئاستێکی باشی پێشکەش کرد بەڵام یاریەکان هیچیان کۆتایی نیە هێشتا ئەرکێکی قورستر هەیە و یاریەکان هەموو ریزبەندیش هەمووی گۆڕانکاری بەسەردادێ چکە 6 یاری ماوە بۆ هەموو یانەکان جگەلەوەی 4 گۆشەی زێڕینیش ماوە ئینشەڵا بتوانین لەم قۆناغەدا ریزبەندی یەکەم بەدەست بێنینەوە. لە کۆتا یاریش لە یەکێک لە سەرنجڕاکێشترین یاریەکان بەحری و جێیش ڕوبەڕوو یەکتر بوونەوە. دوای ئەوەی هەردوویانە با دوو گێم یەکسان بوون لە گێمی پێنجەم جێیش یاریەکەی باسوودی خۆی بە کۆتا هێنا و بەحری خاڵێکی دەستەبەر کردو جێیشیش دوو خاڵ هەریەکە لایەنەکانی پێشمەرگەی سلێمانی و بەحری و غازی جنوب بوونە خاوەنی 20 خاڵ و لە پلەکانی یەکەم تا سێم دێن. جێیشیش بە 18 خاڵەوە لە دوایانە هەولێریش بە 5 خاڵەکەی لە خانەی حوتەم مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.